دوای دەستپێکردنی هەوڵەکانی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان بە ئامانجی یەکگرتنەوەیان لە کاتی ئێستادا تەواوی ئامادەکاریەکانیش بۆ یەکخستنی ئەم دوو فراکسیۆنە لە ئاستی ئەنجومەنی پارێزگای هەولێر کاری بۆ دەکرێت. ئەو هەماهەنگی هەبووە لەگەڵ فراکسیۆنی گۆڕان. ئێمە هەر لە سەرەتای ئەوەی کە یەکێتی گۆڕان ئەو ڕێکەوتنەی کە ئیمزاکرا ئێمە پەیڕەوی ناوخۆمان دانا و بەرزیشمان کردەوە لە بۆ سەرکردایەتی هاوبەش. ئەو نزیکیە هەبووە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو یەکبوونە ئەو یەکخستنی فراکسیۆنە دژایەتیکردن نییە لە بۆ هیچ فراکسیۆنێک لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بگرە هاوکاری زیاتری فراکسیۆنەکانی تر دەبین. ئەو ئیتلافە ڕادەگەیەندرێ ژمارەی ئەندامانمان زیاد دەبی، پێگەمان بەهێزتر دەبی و هەروها جەماوەری هۆرد و لامان پێ دڵخۆش دەبن. لەو سۆنگەیەوە ئێمە دەتوانین پرۆژەی باشتر دەنجی خۆمان یەخەین بە یەک ڕنگ و بە یەک دەنگکار بکەین بۆ ئەوەی زیاتر خزمەتی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بکەین. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕای دەگەنێ لێک نزیک بوونەوەی ئەم دوو فراکسیۆنە هەنگاوێکی ئیجابیە بۆ دروستکردنی یەکگوتاری سیاسی و بە باشی زانی یەکگرتنەوەی هەردوو حزبەکە بە دوای خۆی دابێنێ. نزیک بوونەوە تیاندا وەکو باقی ئەوەیە کە ئێمە چەندە هەمومان لە یەکترەوە نزیک بین سوودمەند لە پێناو ئەوە بێ کە بتوانین خزمەتێک بە هاوڵاتی بکەین. ئەوە بەڕاستی جێی دەستخۆشیە، ئێمە دەستخۆشیان لێ دەکەین و بتوانن زیاتر تەبابن لەگەڵ یەکتر چونکە بڵین نەڵین ئەم دوو فراکسیۆنە یاخود بەگشتی بڵین ئەم دوو حزبە لە ئەساسە لە منداڵدانێکا لەدایک بوون. ئەمە جیابوونەوەیان چەند هۆکارێک بۆتەوەی کە لێک جیابوونەوە ئەمڕۆ کە لێک نزیک دەبنەوە نەتەنها یەکگرتنی فراکسیۆنەکان ئێمە بە باشی دەزانین هەر تەواو ئەم دوو حزبە یەک ببنەوە. هەوڵەکانی یەکخستنەوەی فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە دوای ڕێکەوتنامەکەی دەباشاندێ کە لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ئیمزاکرا هەوڵەکان جدیترن بۆ ئەوەی تەواوی خاڵ و بڕگە و مادەکانی نێو ئەم ڕێکەوتنامەیە بە تەواوی پیادە بکرێن. لە یەک نێزیک بوونەوە و یەکخستنی فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگای هەولێر وەک نوێنەرانیان لەم دوو فراکسیۆنە ئاماژەی بۆ دەکەن بە ئامانجی خزمەتگەیان و پرۆژەی خزمەتگوزاریە بۆ شاری هەولێر و دەوروبەری نەک چێبڕچەی ژمارەی زۆری کورسیەکان لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگاکە. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.